وەکو لە ڕێکارەکانی ئەو جارێ کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکان دیاری کراوە کە سیستەمەکە سیستەمەکی زۆر باش لەبەرەوەی من کو دەڵێم باش لە 2005ەوە لەناو ئەو پرۆسەیمە بە بەردەوامی کارم تێدا کردووە ئەو جارە یعنی لایەنە تەکنیکیەکان زۆر باش کاری لەسەر کراوە هیچ کەلێنێکی نەهێشتۆتەوە لەوەی ببتە پرسیاریان ببتە گرفت ڕاستەخۆ کاتژمێر حوتی بەیانی دەتوانی دەست بە کارەکان بکەی دوای فحسکردنی ختم کە ختم تەواوە و مەسئی زەوئی تەواوە لە سندوقی دەنگدان ئەوە دەست بە پرۆسەکە دەکرێت یەکەم بڵێن راپۆرتی بەیانی کە حوتی بەیانی راپۆرتەکان پێت دەدا پاشان کە پرۆسەی دەنگدان بەڕێوە دەچێت لە کاتژمێر 12 و لە کاتژمێر ڕێک 6 ئێوارە هەموو ئامێرەکان ڕادەوەستن تەنها دەتوانی داوای دەرئەنجامەکان بکەی ئەو راپۆرتانی کە پێت دەدا زانیاریەکان لە ئامێری VVD و کۆدی ئەو بارکۆدانی کە کارتی دەنگدان وەریگرتووە لەوێ هەموو ئەو ژمارە یعنی چەند ژمارە دەوێت ڕاستەخۆ ڕادێکێشی پاشان کاری وە تەواو دەبیتن ئەو کاتە وایرەکە بڵێن دەهێنرێت و لەگەڵ ئەوە بەڵێ لەگەڵ ئەوەی کە بەڕێوبەری بڵێن بنکەی دەنگدان دێتن لە RTS-ەکەی زانیاریەکانی دەنێردرێتن لە بۆ وەکتەبی نیشتیمانی. هەمووی سێ ڕادشە بەس لەوێن دەرە لە پێشەوەی لە پێشەوە نەتیجە ئەو ناداتی کاکە ئەوە یەکەم نەتیجەیە کە بەڵێ ئەوە کۆتا کارە کە لە وێزگە دەکرێت پاشان ئەو دەرئەنجامانەی کە لێرە دەردەچی بەراورد دەکرێت بە کارتەکانی ناو سندوقی دەنگدان بزانی ئەگەر هەر جیاوازیەک هەبی ئەو لە فۆرمی ژمارە 42 ئاماژەی پێ دەکرێتن ئەگەر نەبوو ئەو احتیاجی فۆرمەکان هەردووچی وەکو خۆی پڕدەکرێت پێشکەوتوترین دەتوانین بڵێن پێشکەوتوترین سیستەمە هەتا ئێستا کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکان کردوین.